چ زانیارێکی نوێی لە هەڵەبجاوە چ جۆرە چالاکیەکە ئەمڕۆ؟ بەیانی ئەو بینەرانش باش ئەمڕۆ بڕێرە ئەنجومەنی ئافرەتانی هەڵەبجە خولێکی بەهێزکردنی دیجیتاڵی و بەستنی پەیوەندیەکانی ئافرەتان بە تۆڕە جیهانیەکانەوە بۆ ژمارەیەک لە ئافرەتانی هەڵەبجە بکاتەوە کاتژمێر 2 بۆ 4 خولەکە دەست پێ دەکات و وا بڕێرە سبێنیش خولەکە بۆ ئەو ژمارەیە ئافرەتە بەردەوامی هەبێت و لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا کە زیاتر لە 10 ڕۆژ دەبێت خاڵی سنووری نێوان وڵاتی ئوردون و عێراق لە سنووری پارێزگای کەربەلا داخراوە ڕێگە نادرێت هیچ جاڵ و بڕێکی بازرگانی لەو سنوورەدا بکرێت و لە ماوەی داخستنی ئەو خاڵە سنووریەدا دووبار هەڵگر کە بەشێک لە پێداویستیەکانی پرۆژەی ئاوی هەڵەبجەیان پێبووە لەو خاڵە سنوورەکە لە وڵاتی ئوردونەوە بڕیار بووە بێتە نێو خاکی عێراق و دواتر بێتە هەڵەبجە ڕێگەی پێنادرێت ئەو دووبار هەڵگرە بگاتە دەست سەرپەرشتیارانی پرۆژەی ئاوی هەڵەبجە بەڵام لە چەند ڕۆژی ڕابردوودا لە ڕێگەی پەرلەمانی عێراق و لە ڕێگەی پارێزگاری هەڵەبجەوە پەیوەندی کرا بە وەزیری بەرگری عێراقەوە بڕیار درا کە ئەو دووبار هەڵگرە تەنها بۆ ئەو دووبار هەڵگرەی کە بەشێک لە پێداویستیەکانی هەڵەبجەی هەڵگرت بوو لەو خاڵە سنووریە دەربازی بێت و ئەمڕۆوە بڕیارە ئەو دووبار هەڵگرە لە پارێزگای کەربەلاوە بەڕێ بکەوێت بەرەو پارێزگای هەڵەبجەوە ئەو پێداویستیانەی کە پرۆژەی ئاوی تۆڕی ئاوی هەڵەبجە پێویستی بووە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا پرۆژەکە بەهۆی کەمی ئەو پێداویستیان و تەواوبوونی ئەو پێداویستیانەی کە بڕیار بوو لە وڵاتی ئوردونەوە بگاتە هەڵەبجە پرۆژەکەیان بەشێک لە پرۆژەکە ڕاگیرا بوو و لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا بەهۆی شەپۆلی بەفروباران لە وەرزی بەهاردا بە تایبەتی لە کۆتایی مانگی سێ و سەرەتای مانگی چواردا کە ڕووی لە سنووری پارێزگای هەڵەبجە و ناوچەی هەورامان کرد بوو گوێز لە هەورامان و لە سنووری هەڵەبجە ڕووی لە کەمبوونەوە کرد بوو بەڵام ئەم ساڵ جیاواز لە چەند ساڵی ڕابردوو هەرچەندە ئەو شەپۆلە بەفروبارانەی لە سەرەتای مانگی چواردا هەبوو بەڵام زیانێکی کەمی گەیاند بوو بە دادگوێزەکان ئەم ساڵ جیاواز لە ساڵانی ڕابردوو گوێز لە سنووری پارێزگای هەڵەبجە و هەورامان بە شێوەیەکی بەرچاو زیادی کردووە بە گوێرەی ئامارەکانی کشتوکاڵ نزیکەی لە 150 گوێز لە چاو ساڵانی ڕابردوودا زیادی کردو ئێمە هەوڵەدەین ئەمڕۆ بچینە بەشێک لە باخەکانی هەڵەبجە و هەورامان کە بەشێک لە باخداران سەرقاڵی تەکاندنی گوێزەکانیان بە تایبەتی لە ڕۆژانی هێنی و شەمبەدا بەهۆی ئەوەی کە دەوامی حکومی بەفەرمی نییە. بەڵێ ئەوری ئەحمەد کەریم پێم